ئەمڕۆ لە شاری سلێمانی لە کۆڕێکدا دوو باسی گرنگ لەلایەن دوو ئەستێرەی شانۆ پێشکەشکران کە ئەوانیش مامۆستا گەزیزە عومەر بەناونیشانی شانۆ و شار و هەروەها مامۆستا دکتۆر نیاز لەتیف بەناونیشانی دوێنێ و ئەمڕۆی شانۆی کوردی کە دوو بابەتی یەکجار گرنگن کە پەیوەستن بە شانۆ بە تایبەتیش لە شانۆ لە شاری سلێمانی. قسە باسی زیاتر دەربارەی کۆڕەکە و ناوەڕۆکی کۆڕەکەکەم لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر نیاز لەتیف شانۆکار. دکتۆر بەخێربێی. زۆر سپاس. بەخێربێی سەرچاو سپاس دەکەم. وە بزانم پێشتریش کۆڕی لەم شێوازە ساز کراوە هەر لەم ساڵدا ئەمە دووەم کۆڕە؟ ئەم ساڵ وەکو 24 ئەمە دووەم کۆڕە. کۆڕەکەیان بابەتی تر بووە بەڵام لەسەر شانۆ ئەمە کۆڕی یەکەم کۆڕە و دووەم کۆڕی یەکێتی نووسەرانی دووەم کۆڕە. زۆر باشە. دەربارەی شانۆ ئەمە یەکەم کۆڕە. ئەم بیرۆکەکە لە کۆ هاتووە؟ بیرۆکەکە لەلایەن هەر خودی خۆی یەکێتی نووسەران لە قی سلێمانی ئەم بیرۆکەیان پێوتین و داوایان کرد کە ئێمە کۆڕێک ساز بکەین خۆی بیدایەت لەسەر هەر شانۆی کوردی دوێنێ و ئەمڕۆ بەڵام دوایی بابەتەکە بوو بە دوو بابەتێکیان بۆ هونەرمەند مامۆستا گەزیزە لەسەر شانۆ شار و بەندەش لەسەر شانۆی کوردی دوێنێ ئەمڕۆ بوو. زۆر باشە. من سەرەتا وام زانی کە هەردووکتان قسە لەسەر یەک بابەتەکەن بەڵام هەر یەکەتان دوو بابەتی. با سەرەتا لە بابەتەکەی مامۆستا گەزیزەوە بۆی دواتر زیاتر لەسەر بابەتەکەی تۆ مەبەستی لە شانۆ و شار چییە؟ مەبەستی لە شانۆ و شار ئەوەیە کە سەرەتا وەرەوە ئەگەر خۆی لێرە وایە باشتر مافێکی خۆی بوو خۆی گزارش لە بیر و بۆچوونەکانی جەنابی بکە بەڵام بە کورتیەوەی کە من گوێم لە مامۆستا گرت و باسیشی چڕوپڕی پێشکەش کرد لەسەر شار و لەسەر شانۆ و دوانەی یەک بەرە کە ناکرێت شارمان هەبێ و شانۆمان هەبێ و ناکرێت شانۆش بەبێ شار بێ و ئایا کوامیان زیاتر خزمەت بە کوامیان دەکا هەڵبەتە لە بە بۆچوونی مامۆستا کە دەری بڕی بەپێی ئەو داتا و بۆچوونانەی کە خوێندنەوەی بۆ کردووە شانۆ هەتا ئێستا خزمەتی شاری کردووە و تا ئێستا دام و دەستگاکانی شار لەسەر تاسەری کوردستانە بە شێوەیەکی گشتی خزمەتێکی ئەوتویان بە شانۆ نەگەیشتەوە بە دەلیلی ئەوەی کە شار هەیە لە ساڵێکە دوو شانۆی تیاناکرێ و هەموو ئەو پێداویستیانی کە فەرەهەم هەبوو ژیانی شارستانیەک لە ناو شاردا لەو شارەیە بوونی هەیە و شاریش هەیە کە بە پێچەوانەوە لەوانەیە کەمترین پێداویستیەکانی ژیانی تیا فەرهەم کرابێ و لە ڕێی خزمەت گوزاریەوە بەڵام شانۆیەکی زیندوی هەیە. چڕوپڕێکەکەی لەسەر ڕاستی لە باسەکەی لەسەر ئەوە بوو کە هەر شارێک و هەر شوێنێک بە شانۆیەکەوە زیینەوە بە هونەرەکەیەوە زیینەوە کەلچەر و هونەر بە شێوەیەکی گشتی شناسی ئەو شوێنە پیشانەیەات. زۆر باشە. ئەگەر قسە لەسەر بابەتەکەی بەڕێزتان بکەین دوێنێ و ئەمڕۆی شانۆی کوردی لە چەند ساڵی ڕابردووە شانۆکاران پێیان وابوو کە شانۆی کوردی لە قەیراندایە و قەیرانەکانیش فرە ڕەهەندە هەر لە نواندنەوە هەتا دەق و هەتاکایەکانی تریش. ئێستا ئەم بۆ چوونە گۆڕانکاری بەسەر هاتووە؟ حتمما خێر گۆڕانکاریەکان لەوانەیە با بڵێن ئاستەنگەکان بربەستەکان زیاتر بوون کەمتر نەبوون و هەرا بربەستی گەورە لە بەردەم کاری هونەریە ئەمڕۆ بە تایبەتی شانۆ پاش ئەوەی کە ئەمڕۆ باری دارایی هەرێمی کوردستانە زین لە چ دۆخێکایە نەبوونی سپۆنسەرە و نەبوونی کۆمپانیای تایبەتە لە پشتکارە هونەریەکانەوە و نەبوونی عەقڵ و هۆشمەندیەکە بەرامبەر ئەو کەسانەی کە ئەمڕۆ باڵادەستن لە ڕووی مادی و لە ڕووی ئابووری و لە ڕووی داراییەوە کە خاوەنی سەرمەت و سامانێکی زۆرن و ئەتوانم بڵێم لەسەر شانی ئەم میلەتە و سەروەت و سامانیان گەڵەکە کردو پیانونەوە بەڵام ئامادەنی شتێک بەخشن بە شارەکەیان ڕۆژانە سەدان ملیۆن دۆلار ئەخەنە گیرفانیانەوە لە ئەم هەموو پرۆژە
تۆ بیناکاری و تەلارسازی کایبینی بەڵام بڕواناکەم یەکێکیان دینارێک بەخشێ بە شانۆی کوردی یاخود بە هونەری کوردی بە شێوەیەکی گشتی لەوانەیە بۆ ڕیکلامێک هەزار شت بکەن بۆی کە قازانجیان تەیە. بۆیە ئاستەنگەکان زۆرنەوەی کە من باسم لەسەرکردن بۆی بگەڕێمەوە سەر باسەکەیت من باسی دوێنێم کرد کە بەداتا من باسی هەولێر و سلێمانی دوهۆک ئەەکەم وەکو سێ شاری سەرەکی لە کوردستانە کە لە 1950ەوە هەتاکو 2023 بەبێ قەزا و ناحیەکان شار و شارۆچەکان کە هەن هەر سێ پارێزگاکە زیاتر لە 80 تیپی هونەری شانۆ هەبووە لە کوردستانە کەچی ئێستا لە هەر سێ پارێزگاکەیە ئەو هەشتایە 6 تیپی کارە نابینیت کە بە تەواوەتی کارکەن. من هەنێک گروپ و تیپیشم باس نەکردووە کە لێرە و لەوێ هەنێک بۆ نمونە لایەنەی سینەما و شانۆی سلێمانی چەندین تیپ دروست بووە لە هەولێر لە هەنێک ڕێکخراویترەوە چەندی تیپ دروست بووە بە هەمان شێوە دوهۆک و قەزا و ناحیەکانیشیان ئەگەر قەزا و ناحیەکانی هەر سێ چوار پارێزگا کە حسێب بکەین پێکەوە لەوانەیە بخۆی بدات لە 100 بۆ 120 تیپ و گروپی هونەری شانۆیی کەچی ئەمڕۆ لە ناو کوردستانە و لە هەر سێ پارێزگا کە بڕواناکەم دە گروپ مابن کابێتە تۆ لە 90 تیپ و گروپەکان دەساوە لەبەر نەبوونی پاڵپشتی دارایی دوو لەبەرەوەی شانۆ نەبووەتە بژێوی هەتاکو ێستا و حەرەزوو حەز و ئارەزوو ئێمە سیرمان کردووە سێ لەبەرەوەی دام و دەستگا پەیوەندیدارەکانی وەک وەزارەتی ڕۆشنبیری و لایەنە پەیوەندیدارەکان لە پەرلەمان و حکوومەتی هەرێم ئەم شتیان هونەر و کەڵچەریان بەلاوە ئەولەویەتان ناوەتێ خۆت پێشینیان ناوەتێ چوار بەڕاستی بە شێوەیەکی گشتی لە کوردستانە ئێمە هەموو شتەکانمان حەز و ئارەزووە بۆ نمونە نەمانتوانی شتەکان بە کەلتور بکەین لە ناو وڵاتەکەمانە لە ئەوروپایە کاتێک کە تیپێکی باسکا بینی هەستەکەی هەموو ئەوروپا لەو خۆڵەیان کاتێ بۆکسێنێگە بینی هەستەکەی هەمووی لەوەیە کاتێ تۆپی پێ بینی کاتێ شانووە بینی هەموو بە هەمان شێوە لەوێ باشە کەچی ئێمە لە وڵاتەکەی خۆمان لەوانێ دوو کەسمان نەچن بۆ سەیری یاری نادیت سلێمانی یاخود یاریێکی تۆپی پێ لە سلێمانیە یان بۆ هەر کاروبارێکی کەلتوری کە لەم شارەیە ئاکرێ کەمترین کەس ئێمە زیاتر لە ملیۆنێک و 600 بۆ 700 هزار کەس دەبین لە شاری سلێمانیە بەڵام کە شانوویەک پێشکەش دەکرێت ژمارەی بینینی ئەو کەسانی کە چون بۆشانێکە ناگاتە 3000 کەس 4000 کەس بەڵام چەند هەوڵێک هەیە بە تایبەتی لەم 1-2 ساڵەیە هەندێک شانۆی پێشکەشکران کە بینیمان بینەرێکی زۆریش ئەچون بۆ سێری ئەگەر بە پۆینت ئێمە ئەگەردا تا حسێب بکەین ئەو بینەرە من وەکو ئاماژم پێکرد لەر چاو ئەو ڕێژە زۆری دانیشتوانی ئەم ناوچەیە ئەم بە سلێمانی با بڵین یان دۆخۆک بە ساڵانی تر کە لە گەشە سندنا بووە ڕێژەی دانیشتوانی کوردستان بە شێوەیەکی گشتی شانۆیەکە کرێکە تەنزێکی با بڵین جانبێکی کۆمیدیتیایە خۆ بڵێن تراجیر کۆمیدیە و خەڵکەکە حەزەکات با بڵێن مانگێ مانگونیەوە بەردەوام بووە ئەگەر تۆ بەراوردێ بکەی بە شانۆی وڵاتانی دەوروبەر بە تایبەتی بۆ نمونە لە میسر قوتابخانەی ژێرە شێوەنان 8 ساڵ بەردەوام بووە کە عادل ئیمام موسەی ساڵتانێتێک ئێمە چ شانۆیەک مانگەیشتۆتە 5 مانگ یان 6 مانگ یان 7 مانگ باشە هیچ شانۆیەکمان لە 4 مانگ تێ نەپەڕیەوە بە هەموو شارەکانەوە کە نمایش کراوە و دوای ئەوەش بەردەوامیمان نییە ئێمە دابڕانێک دایمە دروزە بێ ئەم مانگە شانۆیەک پێشکەشەکرێ پاش 4 مانگی تر ئەنجا شانۆیەکی بێتەوە زیندوی شانۆیی لە بەردەوامبوونیایە زیندوی هونەر لە بەردەوامبوونیایە کاتێک کە دابڕانێک یا قەتعەیەک ڕوو ئەدا لە نێوان هونەرمەندان و شانۆ و وەرگر و بینەرەکەیە ئەو کاتە هەستەکەیکەوە کۆمەڵێک ئاسەنیێتە پێشەوەکەوە نەبێتە هۆی بزاوتن لە ناو شانۆی کوردیا لە شارەکە کەواتە ئەم چالاکیانەی کە ئێستش هەیە سەرڕای قەیرانە ئەم هەموو قەیرانەی کە هەیە تۆ هەر بە وەستانی ئەزانیت ئەمانە وەکو چالاکیەکی بە وەستانی نازانم بەڕاستی من هەموو جارێ وتومە ئەم شانۆکارانە بە تایبەتی ئەم گەنجانی کە ئێستا ئیشەکەن و ئەچنە ئەو هۆڵانەی کە لە ساڵی 1900 با بڵێن 46 هۆڵی ئامادەی سلێمانی و لە ساڵی 1942 هۆڵی خالیدیە کە پێوترێت هۆڵی چالاکی قوتابخانەکان لەسەر کارێز هەتا ئێستا کەرەسە سەرەتایەکانی و کاتن هیچ
کەرەسەیەکی تەکنیکی سینۆگرافیا بۆ شانۆی کوردی بە پێ هاوچەرخ و ئەمڕۆی شانۆی دیجیتاڵی سوۆسیال میدیا نهاتۆتە ناو کوردستانەوە کەواتە ئەو کەسانەی کە ئەمڕۆ ئەو گەنجانەی کە ئەمڕۆ لە ناو شانۆی کوردیا کارەکەن بەڕاستی جێگەی دڵخۆشیە و جێگەی دەستخۆشیە و جێگەی ڕێز و تەقدیرە چکم کاتێکە بە هاوین ئەڕۆی هەموو گیانیان لە ناو تەپوتۆز و گەرمای هاوینایە بەزستانان لە ناو ئەو هۆڵە سارد و سڕێیا خۆت نبینیتەوە و دام و دەستگا حکوومیەکانیش بودجەیەک کە ئەتوانم بڵێم بەشی کری سیارەی یەک بەشداربووی شانۆیەکە ناکە ئەوە نە سەرفەکەن بۆ شانوێ ئەگەر بێت و تۆ شانۆ هەیە 3 مانگ 2 مانگ 3 مانگ پرۆڤیتی ئاکرێ کە چی لە کۆتاییە کاتێک نمایشی ژەکرێ 1000 کەس 900 کەس 500 کەس ئەم شانوێە بینێت ئەمە بەڕاستی نابێتە هۆیەوەی کە من بڵێن ئیش نەکراوە نە هەوڵی باشێ هەوڵی جاد هەیە و خوێنێکی گەرم هەیە لە شانوەیە بەڵام ئێمە من ناشمێ مقارن نەبکەم بەڕاستی چکم هەر زەمەنە و هەر سەردەمە شتێک لەگەڵ خۆیانێ شتێک لەگەڵ خۆی بات شتێکمان پێ بەخشی و شتێکمان لێسەنێتەوە بۆیە لە شانۆی کوردیشا بە هەمان ئەو دەردەچ ڕۆین کە ئێستا هەیە لە شانوێە من قەزدم لەسەر ئەوەیە کە ئەو هۆڵ و هونەرمەندە زۆرەی کە لە کوردستانە هەیە لە ڕووی شانۆکارانەوە لە چاو بوونمان وەکو هونەرمەندان شانۆکەمان لە ئاسی پێویستانیە لە ڕووی بەردەوامیەوە لە ڕووی چەندایەتیەوە نەک لە ڕووی چۆنیەتەوە ئیشی جوان وەکو تەکنیک پێشکەوتنی بەخۆ بینیوە شانۆ زۆر خراپە زۆر یعنی لە سەرەتایی ترە بەڕاستی یعنی لە سەرەتایی ترە هەرچی کەرەسەی دنیا هەیە هێنایانە ئەم وڵاتەوە هەرچی ئایفۆنی 16 حەب و نازانم بڕۆت لە بازاڕەکانە ئەنواع مەشکاڵ کامێرەی چاودێری ئەبینیت ئەلکترۆنیات ئەبینی هەرچی شتێک ئەبینی بەڵام بەڕاستی لە دەست و پەنجەی خۆیان لە پارە زۆرێکەشە ینی باسمەوە نییە لە 2005 پەیوەندی بە قەیرانەوە نییە پەیوەندی بۆ نییە لە 2005 بیگرە پەیوەندی بە عەقڵەوە هەیە پەیوەندی بە حەز و خۆشەویستیەوە هەیە پەیوەندی بە هەمەوە هەیە کە ئایا ئەم شانۆ تا چەند بۆتە هەمی بەرپرسانی ئەم وڵاتە هونەر تا چەند بۆتە هەمی بەرپرسانی ئەم وڵاتە من دایمە وتومە هەمیشە دیکتاتۆرەکان هەستی هونەریان جوانتر بووە لە دموکراتی خواز و ئەوانەی کە بانگی دیموکراسیەت و کۆماری و نازانم کۆمەڵێشت و شیعار و دروشمی ئازادی و تاک و نازانم شتاناکەن بەڵگەی حاشە هەڵنەگرم هەیە کە لە سەردەمی رووسیای قەیسەریان نزیکەی 500 بۆ 600 هۆڵی شانۆیی و گەلەری و دار ئۆپێرا هەبووە لە مۆسکۆ ناپلیۆن بۆناپارت بە خۆی بەنامە داوای لە هونەرمەندەکانەکە کە پشتیوانی لە فەڕەنسا بکەن لەو جەنگی کەتی کەوتووە ئەوانەی کە لە سەردەمی دیکتاری تۆری خۆمانە پێشتر ڕژێمی بە عەسابینیمانە کۆمەڵێک هۆڵ و کۆمەڵێک شت کراوە کە ئێستا یعنی هەستەکەی ئەوان زیاتر چێژیان لۆڤەر چێ دروستی کردووە لە سەردەمی مەلیکەکانە دروست کراوە شانووی ئەلیزابیسی کە لە سەردەمی مەلیکە ئەلیزابیسەوە دروست یعنی هەموو ئەوان زیاتر چێژ و حەز و ئارەزۆکانیان بۆ هونەر جوانتر بووە لەوانەی کە بانگەشیان کردو بۆ زۆر باشە مامۆستا چی بکرێت بۆ ئەوەی کە ئەم ئاراستەیە بگۆڕێت بەرەو باشتر هەموو ئەو ئاستەنگانی تۆ باسی کرد پێچوانەکەی شتەکانێتە شانۆ هەیە لە ئەمریکا لە ئەوروپا لە وڵاتانی تر لەوانەیە مبالغە بێ بڵێ مەگەر بە ملیۆنان دۆلاری تێچ ینی هەر لەوانەیە عەقڵت نەی بڕێ بڵێ چۆن شتی وانێ وەکو کەشکۆڵە مام ساڵح تۆزی ڕاستە بەڕاستی زۆرە یعنی پارێکی خەیاڵی لە وڵاتانە سەرفەکرێەوە بینەرێکی خەیاڵی هەیە ئێمە ستایلی جیاواز ئەبێ بێن لەناوشانەوە خەڵک کۆمیدی شەکە بێ خەڵک کۆمیدی ببینێ خەڵک پێ و تێشانی و بازرگانی بێ خەڵک ببینێ ینی من لەگەڵەوەیان نیم کە ئەمە ینی بازرگانی لە شانوی کوردیا چی کراوە شوێنەوانی کە لە بازرگانی لە شانوی کوردیا ئەو تیپی ڕەنگاڵەیە کە ماهیر و ئەحمەد جوڵا فڵان و فیساریشیان کردووە ئادێ بزانم بە کۆی گشتی بێنەرەوە ئەوی کە دەستیان کەوتۆ ناگاتەوە هەموو هیلاشەیە کە لە ساڵات ئەمە بەڕیر بۆ نییە کە ئێمە شانوەی خراپ پێشکەشکەین ئەمە باس لەوە کەم کە ئەبێ هەموو ستایلە جیاوازەکانمان هەبێت و ئەبێ عەقڵێکی وامان هەبێ استراتیجێتی هەبێ بۆ داهاتووی شانۆ
وابێ ئەم گەنجانە لە خۆ بگرن وابێ هۆڵەکان چاک بکەن وابێ دەعم بکرێن ڕاگەیاندەکان لە پشتی شانۆ بن هونەر بڵین بەرپرسان لە پشتی شانۆ بن بە یاسا پەرلەمان ئیشکا بۆ هونەرمەندان و بۆ پیشەوەرانی هونەری ئەو لایەنانی کە باسمان کرد زۆر شتێ لەم بەرنامەیان نەزانێت تۆ کاتێ نییە ئەکرێت دەستەکانە خۆش بێ مامۆستاگیان زۆر خۆشحاڵ بووم کەم ئێوارێ لەگەڵمان بووی دکتۆر نیاز لەتیف شانۆکار سپاس دەکەم جارێکی تر سپاس.